وەوە سوکوتەمان پێ دەکا چییە؟ ئێستا ئێمە لێرەوە دەچینە سەر ئەوەی کە زانین ئەو نەریتە چییە و چەند گرنگە مرۆڤ وشاری بە نەریتەکە هەبێت. و یەکێک لەو کارەساتانەی کە کێشانەی کە لە بەردەم چاکسازیان لەناو ئەم وڵاتە ئەوەیە کە کەس بیر لەو نەریتانە ناکاتەوە کە فێڕە دەکات. یعنی هەر بە ئاسایی شتەکان دەکات بەبێەوەی ینی ئەوە بزانێت کە یاریەکە باش دەکات ئەوەیە کە دەتوانێت ینی بارودۆخەکە بخوێنێتەوە و فعلەن کۆمەڵە شتێکە لەوانەیە ئەم کڵێشانە لە زۆر شوێنە دووبارە ببنەوە وەکو بڵێ بەڵام ئەوە وا دەکات کە ئەو شتە بکڕیبە و کڕیارەکە بیکرێ بەو شێوەیەکە هەیە. ئێمە نەریتێکە ئێمە لە بازاڕ ڕابێژبێڕەوی دەکەین. لە کاتێکە لە ڕاستیە ئەم شەڕەشەکەی ناوێ بازار دەکرێت سیارەکان سابت بکرێن و ئەمیسانانە یەک دنیا وزە سەرف دەکەی تۆ ینی تۆ مهددی دائیمە ینی مهددی کە دەچیتە دوکانێک تۆ مهددی و ئەویش باماشێوە مهددە خۆی حاضر کردووە بۆ جەنگەکە و لێرا دەبێ یەکێک بباتەوە ئەی باش ئەم جەنگە بوو سیارێکە سابت دەکرێت و ئیتر کێشەکان نامێنن ینی ئەم هەموو کاتە بۆ دەبێ بەمەوە بڕوا ئەم هەموو وزەیە بۆ دەبێ ئەم دۆخە دەرونیە. اینجا ناخۆشیەکەی لەویایە کاتێک کە دەتخەڵەتێنن هەستەکەی تۆ زۆر بێعەقڵی زۆر گێلی ینی وا خۆت دەبینیتەوە ینی کۆمەڵێ ینی جاری وایە پارەکە کێشە نییە ینی شتێکی بچووکە بەڵام خەڵەتان نەکە لەوانەیە یەک ڕۆژتۆ عەزابی پێوە و یەک هەفتە پێ بکەیتەوە هەر ئەمەش نییە کە لەویا دەوەستی دەکەوێت ئەی ئەمە نەبیتە خووە قوتومانە ئەم شتەوە کابرای بازاریش زەرەر نەکات تۆش بکریت بازارێکی مناسب ئەو کاسبی خۆشی بکە باشتر لەوە ینی ئەوەندە خەریک دەبێ بەوە مشتریەک بخەڵەتێنێ ئەوەندە بفرۆشێ باشترە چونکە ئەمە عەرقەلە دروست دەکات بۆ کوڕی بفرۆشتن و متمانەی یەکێکە لە ئەساسەکانی مەوزوعی بازرگانی و تەداولی ئەم شتێکە هەیە و کاتێکێک لە بربەستەکان لە بەردەم ئیقتصادا مەوزوعی نەبوونی متمانەیە لە بینی کڕیار و فرۆشیارە و ئەمە وەکو ئەوە وایە کە ئیقتصاد ئابووری وەکو دەریایەک وایە پارەیەکە دێت و دەڕوا و دەسوڕێتەوە ئەم سوورانەوەیە لە ناو پارە وەکو وابێ ڕۆحی ئابووری بێت. ئەی تۆ لێرە بەربەست دروست دەکەی بەم عادەت و بیستەمە ئابووریەکە دروست دەبێت کە کەس ناتوانێتەوە خوای شتەکان بکە. ئەی ئەمە چی وای کردووە لە ڕاستیە؟ ئەوە نەریتەکە وای لێ کردووە. ئەوە نا ئەو پارەی لەم وڵاتە هەیە تۆ دەتوانی باشترین شتی پێ بکەی ئەگەر ئەو نظامە ئەو خۆی کە هەمانە لە مامەڵەکردنە دەستکاری بکرێت. نەریتی مامەڵەی بازار. ئەمانە ئێمە بە شتێکی زۆر بچووک دەبینین بەڵام ئەمە شتە گەورەکەیە لە ڕاستیە. ئەگەر بکەین بە بازنە ئەسڵەن ئاراستە وجودی نامێنێت. ئەی شێوەکە بکەین بە سێگۆشار عینیشت. ئەمە وەکو چی وایە شێوە لەسەر تەختەی شەترەنجەکە وەکو ڕێک شێوە وایە لە ناو داسەکە. چۆن شێوەی داسەکەمان گۆڕی نەریتەکە لە کار دەکەوێت شێوەی چوارگۆشەکانیشمان گۆڕی بە شێوەی سێگۆشە یا شێوەیەکی تر نەریتەکە تعتیل دەبێ لە ئیش دەکەوێت. یعنی تۆ ناتوانی بە نەریتەکە ئەو شتە بدۆڵێنی ناتوانی یاسای بجوڵێنە بە نەریتەکە جێبەجێ بکەیت. لەبەر ئەوە لێرا دەبینیت شێوەکە چۆتە کوێ چۆتە سەر ڕووتەختی شەترەنجەکە. طبعا ئەم ڕووتەختە زۆر زۆر گرنگە لە شەترەنجە دەبێەوە کە وەکوتم ئەو شقڵەی کە وەری گرتووە پەیوەندێکی ئۆنتۆلۆجی بە نەریتەکانەوە هەیە کە هەر یەک لەو شەش جۆرە بۆ جوڵە هەرسوکەوتی هەیەتی. پێشتر باسی ئەیمان کرد ینی جێگامان کرد ئەوەی کە باسی ئەوەم کردوتم پاشا دەبێ پاشا بێت ینی داندا بێ بە پاشا جا دەتوانێت ئەو نەریتە بەکاربێنێت. لێرە من دێمە سەر ئەوەی کە
ئێستا دەگەڕێمەوە سەر چی سەر دروستکردنی هەر لە ناو ڕقەکە شتێکی تر هەیە ئەوەش باس دەکەین. طبعا ئەم تەختەی شەترەنجە ئەگەر چی بێت ئەگەر نەبێت چی ڕوودەدا. ئێمە کۆمەڵێک داشمان دروست کردووە و ئەم داشانە لەسەر شوێنێکدا دەنین. طبعا هەر یەکێک لەمانە ئەگەر بۆ نمونە ئێمە فیلێک دروست دەکەین، ئەسپێک دروست دەکەین لەسەر مێزێک دایدەنین کە لەسەر مێزێک دامان نا ئەمە شوێنی فیزیکیە کە گوتوێتی، یعنی جێگەکەی نییە لە ناو یاریەکە، شوێنێکی فیزیکیە. هەموو تەنێکەیەمە هەر بوونەوەرێکە دێتە بوون جێگرە، یعنی ناتوانین تەسەووری بوونەوەرێ بکەین کە بەبێ ئەوەی کە جێگر بێ، ینی جێگەیە بگرێت. بەڵام کاتی ئێمە ئەم فیلە دروست دەکەین و دەخەینە سەر مێزەکە و یا هەر دەخەین هەر شوێنێک لە مێزەکەش بکرێتە خوارێت هەر جێگەیەک دەگرێت، بچێتە هەر شوێنێک جێگەیەک دەگرێت. بەڵام ئەم جێگەیە جێگەی بوونە فیزیکیەکەیت، یعنی جێگەکەی نییە لە ناو جیهانی یاریەکە. جێگەی ئەمانە لە ناو جیهانی یاریەکە لە سەرەتای یاریەکەوە دیاری کراوە کە پاشا لەکوایە، فلان لەکوایە، فیسار لەکوایە. و ئەمە ئەگەر بێت و ئێمە لە بەم چوارگۆشەیە جوگرافیایەکەیە بۆ یاریەکە دروستی نەکەین، ئەو کاتە یاریەکە چی لێ دەبزانین؟ یاریەکە بە جۆرێک لە جۆرەکان ناکرێت. چۆن ناکرێت؟ چونکە مەجالی هەڵهاتن دروست دەبێت، کە مەجالی هەڵاتن دروست بوو هەڵاتن بەبێ یاریەکە، ینی دوورکەوتنەوە. وەکو وایە تۆ بۆ نمونە کەسێک کە هەڵدێ بەو معنایە ناکە هەڵدێت، بەو معنایە ئەویتر شوێنی دەکەوێت بەس ئەم نایەڵێ بیکرێت، یعنی تۆ لێرە لە ناو یاریەکەیە، بەڵام ئەمە تا مالانی هەیە دەبووە، چونکە شوێنێک نییە کە وەکو بڵێ کۆنتۆلیکە ڕایگرێت. لەبەرەوە کاتی ئەمە سەری یاری شەترەنج دەکەین دەبینین لە سوچەکانەوە جوگرافیایەکەیە بۆ ساحەکە و نابێت لەو جوگرافیایە تێپەڕی، کە لەو جوگرافیایە ئەم داشە تێپەڕی یەکسەر لە جیهانی ناو شەترەنجەکەوە دەگوازێتەوە بۆ ناو جیهانە فیزیکیەکە. و بۆ ئەوەی ئەم داشە بێنینە ناو جیهانی شەترەنجەوە دەبێت بیخەینە شوێنێک لە ناو ئەو جیهانە کە عیبارەتە لەو ڕووتەختە. لەبەرەوە ئەگەر بێت و ئەمە ڕوو بدا ئەم سنوورە نەبێ ئەم جوگرافیایە، ئەوە لە سەرەتا یاریەکە دەبێنێتەوە. من ناوە وەکلینە سەرەتایەکی نازانم خولانەوە لە ناو سەرەتا بکە و کاتە و ڕاکردنە بە شوێنێکا دروست دەبێ هیچ ڕوو نادا، یعنی شتەکەی بەرکەوتن ڕوو نادا تا یاریەکە بەردەوام بێ. ئەوەی کە وا دەکا ئیمکانی بەرکەوتن، ئەگەری بەرکەوتن لە بینی ئەم دوانە ڕوودا چییە؟ ئەوەیە دەبێت جوگرافیایە دروستکەی و لەناو ئەو جوگرافیا بەرکەوتنەکە ڕوودا. لەبەرەوە ئەوانەی لە ئەخیرەوە دانراون ناتوانن جوگرافیاکە تێپەڕن، یعنی ئێستا بۆ نمونە بە نەریتەکە پاشا بۆی هەیە بۆ دواوە بڕوە، بەڵام کاتێکە لە سنوورەکە هەبوو بۆی نییە بۆ دواوە بڕوە. لە کاتێکا نەریتەکە دەڵێت تۆ بۆ دەیە بۆ دواوە بڕیت، بەزەوەی کە ڕێگرە لێرە چییە و سنوورە جوگرافیەیە کە بۆ یاریەکە دانراوە. لەبەرەوە نەریتێک گەز دەکەی دەبێت لە سنوورێکی جوگرافیا بێت و ئەوانەی کە ئەو نەریتە پەیڕەو دەکەن هەریەکە جێگەیەکی لە ناو ئەو نەریتە هەیە. سێ ئاراستە دەژوڵێ وانە؟ سێ ئاراستە دەژوڵێ وانە؟ نا ئەو ئاراستە نییە، ئەوە مەودایە. یەک خانە دەچێتە پێشەوە، بەڵام دەڕوا و بەم لا دەڕۆ یعنی بۆی نییە ئەم لاوە لا بڕوە لە کاتی داش خواردنیشە ناتوانێت بڕوە. ئەخوا
بۆ خواردنیش ناتوانێت ناو ئەم نەریتا یەک لەو بوونەوەرانە بە نەریتێک لە نەریتەکان دەژوڵێتەوە کە جیاوازە لەوی تر لەو 6 بوونەوەرە کە من دەڵێم 6 ینی 6 جۆر لێرە نەریت بۆ جۆر نەک بۆ دانە یعنی تۆ بۆ نمونە 8 سەربازت هەیە سەربازە یەک نەریتی بۆ دادەنەی لەبەرەوەی جۆرەکەی جۆری سەربازە تۆ نەریت بۆ جۆر دادەنەی بۆ نمونە لە ناو عایلا ئەمە خوشکە ئەمە برایە ئەوە فڵانە ئەمانەش وەکو یاینەکانی ناو شەفەر جوان کە تۆ نەریت دادەنەی بۆ برا بۆ یەک جۆر جۆرەکەی بۆ باوک دادەنەی بۆ جۆر نەریتی لە جوگرافیای خێزانە دەکەونە ناو پەیوەندیەوە بامان شێوە ئێمە لە هەر شتێکی ترا نەریت بۆ جۆر دادەنین ئەگەر وانەکانی سیمینارەکانی پێشوتان بیر بێ باسی ئەومان کرد کاتێک ئەم بەردە دەچێتە ناو گیانی دەرونیانەوە ناچێت بەردە تاکەکان ناچن جۆری بەردەچێن یعنی کۆمەڵی خاصەتی گشتی هەیە و بەتە تەسەورێک کەشقین لەوێوە بیناسینەوە بەردە نە بەپێی جۆرەکەی دەیناسینەوە یا باوک بۆ نمونە یا هەر شتێکی تر ئەمە دەبێ فکرە بێت وە فکرەکە بۆ جۆرەکەیە لێرەش نەریتەکە بۆ جۆرەکەیە لەوێوە ناکە ئەو باوکە نەریتێک پەیڕەو دەکا لەگەڵ ناڵەکەی لێرەوە هەم نەریتەکە تۆ بۆ جۆرەکە دادناوە لەبەرەوە وەی کە تۆ وەری دەگری جۆرە شتێکی تاکێک لەو جۆرە بوو دەبێت بەو نەریتە بەکاربێنێت فیلەکان دوو فیلە بەڵام 4 فیلن لە ناویارێک کە هەر چواریانی ئەم بەر و ئەو بەر هەمان نەریتە بەچی ناسنامەکەی ئەمە ناسانەیە کا پێی پاشایە نەک شقڵەکەی ئێمە لە ناو ڕوقەکە هەیە لەسەر دوو تەختەکە یەکێکیان 8 ئاراستەیە بڵێن باکوور باشوور ڕۆژ ئاوا ڕۆژهەڵات باکووری ڕۆژ ئاوا باشووری ڕۆژهەڵات زەربەکە و لەگەڵی نەکابێنە پێشچاوتان ئەوە 8 ئاراستەیە ئەوی تریان مەوداکەیە ئەو ئەگەرەکان ون دەبن ئەگەرەکان ون دەبن ئەگەر لە یاسای هێز بێت دووەمیان فیلە فیلەکە 4 ئاراستەیە وایە بەلا دەجوڵێ فیلە سوچا سوچ یعنی بە زەربەکە دەجوڵێ کەواتە 4 ئاراستە بە چەند مەودا 8 وانە دەتوانێت لەم پەر بووە و پەر بجوڵێنن دوای ئەوە چیمانەیە قەڵا 4 ئاراستەیە بە پێچەوانەی فیلەوە بەڵام بە زایدەکەوانە بە زاویەکان ناتوانێت بجوڵێن ئەی چەند مەودایە هەر وەکو فیل بامان شێوە 8 مەودایە یعنی جیاوازی فیل و قەڵا چییە ئادا ئاراستەکان هەیە ئەو ئاراست زەربەکە بەکاردێنێ ئەو ئاراستەی زایدەکە بەکاردێن دوایەوە سەرباز من هەڵە بکردووە لە دانانەکە چەند وتمان چەند مەودایە لە بجوڵێنە 1 مەودایە وایە تەنا بۆشەوە ئەی لە خواردن ئایا چی بووتان لە زاویەوە دەڕوانێ بخوا سەرباز آخر لە کاتی یاسا دوو یاسا هەیە دواتر دوو فرمان هەیە
فرمانی بجوڵێنە لەگەڵ فرمانی بخۆ ئەو دوو فرمانە تەبەن جیاوازە دەتوانێت دووش بکە دوو مەودا بە گۆشەکان دەتوانێت کەواتە لە جێبەجێکردنی یاسای بخۆ نەک یاسای بجوڵێنە ئاراستەکان دەبنە ئاراستەی زەربەکە وە چەند ئاراستن بۆ پێشەوە دوو ئاراستەیە ئاخرنا زەربەکە ئاراستەی دەڵێم زەربەکە مەبەستم ئەو چوار ئاراستەیە کە بە ئاراستەی زاویەکان هەیە تۆ چوار گۆشەیە بێنە پێش چاوی خۆت لە زاویەکانەوە زەربێک دەکێشی ئەم زەربە ئاراستە باشە ئەویتر زائدە لە ناویان ئەزانم بە دواوە ناڕوە ئەو هینانەی پاسیڤە ئەکتیڤ نینە کە ئێمە دەڵێن ئەوەندەیانی خۆ هەموو ئاراستەکان کراون بۆ هەمویان بەڵام تۆ ئەم ئاراستانە تەحدید کراون بۆەوەی ناسنامەکە دیاری بکرێن کەواتە سەر بازەکە ئێمە وەکوتم دوو فرمانەیە فرمانی بجوڵێنە لەگەڵ فرمانی بخۆ لە فرمانی بجوڵێنە بۆ یەکەم جار بۆیە دوو مەودا یعنی دەبێ یاساکەی دەستکاری بکرێەوە بەڕاستی ینی تۆ دوو یاسایی جیاواز هەیە سەرەتا دوو مەودایە دوو مەودایە یەک ئاراستەیە لە جێبەجێکردنی یاسای بخۆ چەند ئاراستەیە دوو ئاراستە تەواوە دوو ئاراستەیە وایە دوو ئاراستەیە تەواو یەک مەوداوانە ینی ئەوە دەبێت ینی جارێکی تر دای ڕێژمەوە بەپێی چونکە بەس وا بزانم سەر باز وایە وانە لە مەوزوعی لە بخۆدا تەناو ئاراستەکەی دەگۆڕێت لە جێبەجێکردنی فرمانی بخۆ طبعا بخۆ بجوڵێ ئەمانە فرمانن نەریت نین ئەمە زۆر زەرورە بۆ دواتر لە ناو ینی بابەتەکانی دواترە ئەمە باش ینی لەلاتان بێت چی فرمانە چی نەریتە فرمان چییە بۆ نمونە من دەڵێم بە مامۆستا لوقمان بڕۆ دەرەوە ئەمە فرمانە مامۆستا لوقمان دێت توزانم لێرەوە دێت و ئەلێەوە دەڕۆ جا دەچێتە دەرێ ینی بە چۆنیەتیەک چوویە دەرێ ئەمەی کە بەو چۆنیەتیە دەچێتە دەرێ ئەمە نەریتە بە مامۆستا سەباح دەڵێم بڕۆ دەرێ بەس مامۆستا سەباح شکلێکی تر ڕۆشنەکەی دەرەوەکەی ئاراستەیەکی ترە جۆرێکی ترە لەوانەیە دوو جار بێت و بڕوات و ئینجا بچێتە دەرێ ینی چۆنیەتیەک لەدا بە ڕۆشنە دەرەوەکەی ئەمانە چۆنیەتین ئەمە نەریتە ینی نەریتی مامۆستا سەباح بۆ جێبەجێکردنی فرمانی بڕۆ دەرێ جیاوازە لە نەریتی مامۆستا لوقمان یا بۆ نمونە من دەڵێم بچن بۆ بازار فرمان ئەم فرمانەکەم دەرکرد بەڵام هەر یەکە بە شێوازێک بە نەریتێک دەچێت بۆ بازار ینی ڕێگایەکی جیاواز دەکری بۆ نمونە ینی فرمانەکە پێت ناڵێت چۆن فرمانەکە تەنها پێت دەڵێت بکە بەڵام چۆن بکە ئەمە بابەتێکی ترە ینی لە فرمانەکانە بۆ نمونە هیچ جیاوازێکی ئەو تۆ نابینی لە بینی دوو کۆمەلگا بۆ نمونە فرمانی نان بخۆ لە کۆمەلگایەکە بۆ کۆمەلگایەکی تر فەرقی نییە فرمانێکە کە دەبێت نان بخۆیتەوە فرمانە بەڵام لە عایلەیەکە بۆ نمونە نەریتێکەیە بۆ نان خواردن کە نانی نیوەڕۆ دەخۆن دەبێت بۆ نمونە هەمویان کۆ ببنەوە و دەبێت نازانم چی کۆمەلە شتەیەکە ئەمە تەقسی نان خواردنی نیوەڕۆ دیاری دەکات هەر ئەم نەریتە لەناو ئەم کۆمەلگایە هەیە ئەگەر بچی بۆ کۆمەلگایەکی تر هەر فرمانەکە بخۆیە بەڵام نەریتی نان خواردنەکەی نیوەڕۆ چییە جیاوازە لەبەر ئەوەی کۆمەلگاکان لە یەکتر جیا دەکاتەوە چی نییە نەریتەکەی فرمانەکە نییە چییە نەریتەکەیە ینی نەریت ناسنامەی کۆمەلگا جیاوازەکان دیاری دەکات ینی بۆ نمونە لە زمانە فرمانەکە ئەوەیە دەڵێ قسە بکە
بەڵام بە چ زمانێک قسە بکەی ئەمە چۆنیەتی دەدا بە قسەکردنەکە نەریت دەدا بە قسەکردنەکە لەبەرەوە زمانەکان نەریتی قسەکردن بۆ نمونە پێت دەڵێت درۆ مەکە چۆن بۆ نمونە من لە بەرامبەر کەسێکی درۆ دەبمەوە چۆن لەویا درۆ نەکەم بەرامبەر کەسێک دەبمەوە ژیانم دەخاتە مەترسیەوە چۆن لەویا درۆ نەکەم یعنی چۆن نەیکەم درۆکەم یعنی لە ڕاستیا درۆمەکە فەرمانێکە لەناو هەموو کولتورێکا تۆ دەبینی لەناو هەموو ئاینێکا دەبینی بەڵام مشکلەکە ئەوەیە بۆ ئەوەی درۆ نەکەم من نەریتێکەیە دەکەومە ناری ئەی چۆن لەناو ئەو نەریتا درۆ نەکەم کێشەکە لێرەیە ئێمە لەوانەیە نەک لەوانەیە کەسمان حەز ناکات بەڵام لە زۆر شوێنان نەریت ناچارمان دەکا چی بکەیت درۆ بکەیت ئەو کاتە فەرمانە کە فەرمانە ئەخلاقیەکەیە ئێمە چی دەکەین لەویا جێبەجێ ناکەین بەڵام ئەم فەرمانە بۆ هەموو نەریتەکانی یەکشتە ئەو کاتە هەر ئەوە گرنگ نییە ئێمە بزانین کە نابێت درۆ بکەین یان نابێت بخەڵەتێنین ئەوەش گرنگە ئێمە لە پەیوەندیان لەگەڵ ئەوانی ترا بە پێی نەریتێک ئایا چۆن لە ناو ئەو نەریتە ئێمە درۆ نەکەین یا ئێمە غەش نەکەین یا ئێمە نازانم چی یعنی فەرمانە ئەخلاقیەکان لە ڕاستیا شتەکە نەریتی جێبەجێکردنەکەی ئەو نەریتەی کە تۆ دەکەویتە ناوی بۆ ئەوەی ئەم فەرمانانە جێبەجێ بکەی شتێکی ترە طبعا نەریت علاقەی بە يعني نريد لخويا هي شون يتيقنا أخلاقيا نا أخلاقيا أو إيكا أخلاقيا فرمانا نك شون يتيجي وجهك أجر وابوايا دبوايا يك نريد دبوايا بو نريدكي أخلاقي يك نريد دبوايا يعني تو يك نريد بو فرمانا أخلاقيا كان دبوايا أو كاتا نريد تيپەیوەندی نێوان مرۆڤەکانی سەرزەوی دەبوایە هەمووی یەکمان نەریت بێت هەمان نەرید نییە یانی چی یانی تۆ ئەو کاتە دەکەویتە بەردەم ئەوەی چۆن لەم نەریتەی خۆما من بتوانم کائینێکی ئەخلاقی بم طبعا جاری وهەیە گەمەکە لەناو نەریتەکە وفعلا نەریتەکە وەکوتم ناچارت دەکات بە درۆکردن یعنی بۆ ئەوەی لەولاوە کەسەکەی تر غەشت لێ نەکا تۆ ناچاری درۆیە بکەیت بۆ ئەوەی ئەو غەشت لێ نەکا یعنی تۆ درۆکە بکەی هەر فرمان ئەخلاقیەکە تێن کردووە لەولاشەوە تۆ ئەمە دەکەی بۆ ئەوەی ئەو غەشت نەکا یعنی چی دەکەی یعنی ڕێگری دەکەی لەوەی کە فرمانێکی نائەخلاقی بکرێت ئەمە جۆرێک لە لێکجیت و زەکا کەس سەری لێ دەرناکا لەبەر ئەوە دەبێت دائیمەن نەریت بە جۆرە ساز بکرێتەوە کە کۆمەکی تاکەکان بکە ئەخلاقی بن یعنی فرمان ئەخلاقیەکان جێبەجێ بکەن بەڵام لێرە لە ناو یاری شەترەنجا کە فرمانی بجوڵێنە یا بخۆ هەیە ئەم فرمانە علاقەی بە ئەخلاقەوە نییە فرمانێکی ئەخلاقی نییە ئەمە فرمانی ناو یاریەکە و ئەم یاریە بۆ جێبەجێکردنی ئەم دوو فرمانەیە بۆ ئامانجێک کە نەتیجەکەیە و نەتیجەکەش باسمان کرد کە ئەو سێ ئەگەرەیە یا یەکسانن یا یەکێکیان ئەلف زاڵ دەبێت بەسەر بادا و بعد دەبێتە بەزی و یا با زاڵ دەبێت بەسەر بادا ئەلف دەبێتە بەزی ئەمە تقریبا ناسنامەکەمان دیاری کرد وەکوتم نازنامەکە لە شکلەکانە ولم نەریتایە و ئەم نەریتەش دیاریمان کرد کە مەربوتە پەیوەندیەکی ئۆنتۆلۆژیە لەگەڵ ڕوو تەختەکە چوارگۆشەکانە و ئەگەر چوارگۆشە نەبوایە ئیمکان نەبوو ئەم نەریتانە بەم نەریتانە فرمانی بجوڵێنە جێبەجێ بکرێن ئێمە با بینە سەر بۆ نمونە یاری دامە ئەی یاری دامە چی دەکا فرمانەکانی چی
یاری دامە فرمانەکانی بجوڵێنەوە بخۆی هەر عینیشتە ینی لە فرمانە لەگەڵ یاری شەترەنجای یەکن ئەی کەواتە لە چیا یاری شەترەنج و یاری دامە جیاوازن لەوە جیاوازن کە ئەو ریتەی ئەو دوو فرمان جیاواز کرد کەواتە نەریت یاریەکەت بۆ دەگۆڕێ بۆ یاریەکی تر کەواتە نەریت بوونەوەرێکی ناو جیهانێک دەگۆڕێ بە بوونەوەرێکی ناو جیهانێکی تر یعنی دامە بە خۆی جیهانێکی سەر بەخۆیە و نظامێکی خۆی هەیە وە دامە شەترەنج نییە وەکە تۆ خەریکی دامەکردنی لە ناو دنیایەکی تەواو جیاوازەوە بیرکردنەوەت بە جۆرە کار دەکات کە ئەو بیرکردنەوەیە نییە لە ناو شەترەنجا هەیە لەبەرەوە ئەمە دوو دنیا جیاوازن و هەر یەکیان بوونەوەری جیاوازی هەیە لە ناو شەترەنجا لە ناو داما یەک جۆر لە بوونەوەرت هەیە بەڵام ئەم بوونەوەرە لە شوێنێکە کە پێی دەڵێن داشەهارە کە شتێک لێ یا تەتەور دەکات بۆ بوونەوەرێکی تر ینی دەبێتە داشەهارە بە نەریتێکی تر دەجوڵێتەوە ینی لە ناو یەخودی یاریەکە تۆ نازانی کامیان دەبێت بەو کاینە بەو بوونەوەرەی تر کە داشەهارەیە کامیان هار دەبێت ئەمە لە ناو یاریەکە ئەم مەسخە ڕوو دەدا ئەم ئەینە ڕوو دەدا ئەم بوونەوەرە دەبێت بە بوونەوەرێکی تر ینی پەرە دەسێنێ بۆ بوونەوەرێکی تر لە ناو خودی یاریەکە لە ڕێگەی فعلەن جوڵە و هێز و گەیشتنی بە خانەی ئەوی تر نازانم لێرە وەستم یا بابەتێکی تر باس بکەم چونکە ئێستا دەبێ بچمە ناو شەترەنجەوە بەڵام لایەنێکی تری شەترەنج من ئەوە دام نابوو بۆ سیمیناری یەکەم بەس ئەوە نیوەی سیمیناری دووەمیشی برد 40 دقە ڕۆشتۆ ینی 10 دقەیەک ماوەوانی بۆستین باشە سپاس بۆ یێگرتنتان ئامین ئەجمعین